باسی سەرۆک مام جەلال بکەین هێشتا قوڕکمان ئەگیرێت زۆر بە ئاسایی ناتوانین قسەی لەسەر بکەین بەڵام پێم وایە جەنابی مام جەلال ڕوحی ئەوەندە زندووە لە دیارمان ئەوەندەی بەجێ هێشتووە ڕێبازەکەی ئەوەندە پیرۆزە ئێمە بۆ هەتایە لەسەر ڕێبازەکەی بڕۆین هێشتا نایگەینێ و ئەڵێم وەکو مام جەلال بە سەدەیەکی تر دروست نابێتەوە. ئەبینن ئەم ساڵێکێتی بە هەمان ڕێبازەکەی مام جەلال جموجۆڵەکانی دەست پێ کردوتەوە هەم لە ڕووی علاقاتە دیپلۆماسیەکانیەوە لەگەڵ عێراقا هەم لە ڕووی علاقاتی بۆ هەموو حزبەکانی تری کوردستانەوە هەم لە سەر مەسەلەی پارچەکانی تری کوردستان و هەمش ئەم دیدارەیشی کە قوبات جەلال تاڵەبانی پێی هەڵسا و سەرکردایەتی کرد ئاژانێک بوو ئەوەیە کە هەموو جا مام جەلال ئەیگوت یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبێکی جەماهیریە ڕێخستنێکی جەماوەریە ئێستا هاتوونێتە سەر ئەو ڕێگایە ئەم جارە ڕێبازەکەی جەنابی مامە زندومان کردوتەوە.